بە بەشداری 65 خاوەن پیشە کە لە هەر چوار پارچەی کوردستانەوە بەشداریان کردووە پێشنگایەکی بەرهەمە ناخۆیەکان لە کارگەی جگەرەی سلێمانی کرایەوە. پێشنگاکە ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت و خاوەنکارەکانیش پێشنیار دەکەن هەموو مانگێک پێشنگایەکی لەم جۆرە بکرێتەوە، چونکە گرنگیەکی زۆری هەیە بۆ ناساندنی بەرهەمەکان و فراوانبوونی دەستی کار. وەڵاهی بۆم ئیتیڤاڵانە بەڕاستی زۆر زەرورە، لەبەر ئەوە ئێستاش هەندێک خەڵک بڵین گەنجی خۆمان ئاشنا نیە بەم شتە کوردەواریانە، یعنی زۆر تەندروست و چاکە ئیتیڤاڵانە بکرێ ئەم قەرەباڵغێ دروست کرێ کە خەڵک شتی کوردەواریەکەی پێ بناسرێتەوە. بەڕاستی شتێکی تەندروست و زۆر شتێکی چاکە، یعنی بڵین 100% نەبووە، بەس باش بوو لەخوا بە زیابێ، ینی بەنسبەتێکی زۆر بڵین نەهاتووە، بەس باشە بەنسبەتی ئەوەیەوە کە بازاڕەکە کراوەتەوە باشە لەخوا بە زیاب. یعنی من بۆ ناساندنی بەرهەمەکانتان باشە؟ باشە، ئایبنێ باشترە. شتان فرۆشتووە لەم چەند ڕۆژە؟ فرۆشتم، ئەڵڵا سیابێ. چونکە ئەوە سەبوونە ئەسلیە، هەڵک زۆرە ناسی سەبوونەکە چی هەیە چیە. بەرهەمە کوردەواریەکان لەم چەند ساڵەی دواییدا خواستی زۆریان لەسەرە، خەڵکی زیاتر تا مەزرۆی بەکارهێنانیانن، چونکە لە ڕووی تەندروستیشەوە سوودەکانی زۆرن. لەم پێشنگایە خاوەنکاری تێدایە کارگەی بچووکی هەیە و هەلی کاری بۆ چەند کەسێکیش ڕەخساندووە. ئێستا کردنەوەی پێشانەکان زۆر زیاتر بۆ لە جاران خەڵک زیاتر پێی خۆشەوە زیاتر بەدەمەبوونی هەیە. من لە هەموو چاوپێکەوتنەکانی تریشەوە توماگەت بەدەست من بێت هەموو مانگێک پێشنگایەکی تایبەت دەکەمەوە بەرەمی خۆماڵی، چونکە سوادە هەیە بۆ ئێوەش حتمما ئیسفادەیە بێت. ئەگە بڵێ نیەتی پێم وانێ قسەیەکی تەواو بێت دڵنیا بەهەیەتی، بەڵام ڕەنگە لە ئاسی چاوەڕوانی ئێمانە بێت، بەڵام ئەکرێ بۆ سڵاین داهاتوو زیاتر و زیاتر بێت ئەم ئیسفادەی هەم بۆ ئێمە هەم بۆ کرد. ئەوختە ڕووسەریەکانی چکە ئەیبینن ڕووسەریەکان گشتی کاردەسە ئەمانە دەستچنن گشتی پارچەیەکە لەبان پارچەکەەوە ئێمە خۆمان کارەکەین لە کارگا شتێن یەکە لە کارخانەوە هاتوێت ئەمانە گشتی کاردەسە. لەم ساڵدا ئەوە بۆ جاری پێنجەمە پێشنگای بەرهەمە کوردەواریەکان دەکرێتەوە. زیاتر ئەم پێشنگایانە دەکەونە وەرزی بەهارەوە، چونکە وەرزی ئامادەبوونی بەرهەمە شیرەمەنیەکان و وشکەمەنیەکانە. لە هەمان کاتدا وەرزی نوێبوونەوە و هاتنە دەرەوەی هاوڵاتیانە. هەرچەندە ماوەی 2 ساڵە قەیرانی دارایی و دۆخی کۆرۆنا سەردانیکردنی ئەم پێشنگایانەی سنووردار کردووە، بەڵام بەشداربوانی پێشنگاکان دەڵێن ئەوان سوورن لەسەر ناساندن و بە بازاڕکردنی کەلوپەلەکانیان ئەگەر بۆ خەڵکانێکی کەمیش بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.